سپاسان باش لە گۆڕستانی گەورەی سرێشمەم دیارە ئەمڕۆ کەساتی دیاری دەڤەرەکە و ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق ئازاد سرێشمەیی کۆچی دوای کرد. ئێستا تەرمەکەی گەیشتۆتە گۆڕستان و لەلایەن کەسوکار و هاوڕێ دۆستانی ماڵ ئاوایی لێکرێت وە بە خاک ئەسپێرێ. دیمەنی ئێستای گۆڕستانی گەورەی سرێشمەیە کە ئەمڕۆ کەسایەتی دیاری ناوچەکەەوە بەهۆی نەخۆشی شێرپەنجە دوای 4 ساڵ ناڵاندن ئەمڕۆ کۆچی دوای کرد لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر. ئازاد ئەبوبەکر زەینەڵ ناسرا بە ئازاد سرێشمەی لە ساڵی 1966 لە شارەدەی سرێشمەکە و کات گوند بوو لە دایک بووە، دانیشتووی قەزای خەلیفانە و خێزاندارە و 2 کوڕ و 4 کچی هەیە. لە ئێستادا تەرمەکەی گەشتۆتە سەر گۆڕستانی گەورە و لێرە بە خاک دەست پێدرێت. دەمەوێت پرۆفایلی ئازاد سرێشمەیی بۆ بینەر و بیسەری زاری کرمانجی بخوێنمەوە کە ئازاد ئەبوبەکر زەینەڵ برازای فەقێ عەولا هاوڵی بارزانی نەمر بۆ کۆماری کوردستان بووە. لە تەمەنی لایەتی پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی قوتابیانی کوردستانەوە دەکات کارگێڕی پێشووی لە قیدەی و پارتی دموکراتی کوردستان و ئەندامی خولیەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە. دیارە ئازاد سرێشمەیی کە خاوەن چەند کتێبێک بووە لە ئێستادا لێرە لە گۆڕستانی سرێشمە بە خاک دەست پێدرێت. ئەوەی لە مەراسیمەکە ئامادەیە بەرپرسانی حزبی و حکومی و ژمارەیەکی بەرچاولاچین و توێژە جیازیەکانی ئەم دەڤەرە لێرە ئامادەیان هەیە بۆ 2000 ماڵاوای لێکرێت و لەم گۆڕستانە بە خاک دەست پێدرێت. ئازاد سرێشمەیی 2 بەرهەمی هەبووە، 2 کتێب کە کتێبی ڕۆژە دژوارەکان و پەیژەش شوشەی تەکان ئەمە جگە لە نووسینی دەیان وتار بۆ گۆڤار ڕۆژنامەکان ئەمڕۆژ لە 4 ساڵ دەبێت کە بەدەست نەخۆشی شێرپەنجەوە دەناڵێنێت لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر کۆچی دوای کرد و کاتژمێر لێرە بۆ 2000 ماڵاوای لێکرێت. مەراسیمی ماڵئاوایی لە ئازاد سرێشمەیی ئەندامی پێشووی پەرلەمانی هەروە کەسایەتی دیاری ناوچەکە ئەمڕۆ لە گۆڕستانی گەورەی سرێشمە ماڵئاوایی لێکرێت. گفتوگۆ لەگەڵ کەسە نزیکانی ئەوەکەم کاک فەرسەد یەکێک لە کەسە نزیکەکان وە خزمی ئەوە کاک فەرسەد لەو ماوەی لەو چەند ساڵی کە هەم خزم هەم هاوڕێی گیانی بە گیانی بوو چی فێر بووی لە کاک ئازاد ڕەحمەت؟ بەخێر بێن بەداخەوە ئەوڕۆ کەسایەتیەکی خاوەن قەڵەم ڕۆشنبیرێکی بەرز و کەسایەتیەک وەکو پەرلەمانتار وەکو کادرێکی سیاسی لەدەستدا بە حەقیقەت کۆستێکی گەورە بوو، مامۆستایەکی گەورە بوو بە ئێمە بەڕاستی هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی پێگەی کۆمەڵایەتیەوە. لۆیە ئەوڕۆ هەمومان لێرە داغبارێ بە لەدەستدانی ئەو نوع کەسایەتیە و ئەو خاوەن قەڵەمە ئەم کەسە ڕۆشنبیرە خۆی لە خۆیدا کەلتورێکی گەورەی سیاسی ڕۆشنبیری هیزری بوو. جێگەی داخە ئەمەش قەدەری خوددایە ڕێگەی هەمومانە، بۆیە لە دەستدانی کارەساتێک و کۆستێکی گەورەیە خدا سەبووری هەمومان بداتەوە. سوپاسی ئەو خەڵکەش دەکەین کە ئەوڕۆ لێرە ئامادە بووینە لە خەمیان سوک کردین و ئینشاءالله خوا پاداشتیان بدەتەوە. زۆر سوپاس دەکەین. دەست خۆش کاک فەرسەد. وەگوتم ئەمڕۆ ئازاد سرێشمەی کەسایەتی دیاری ناوچەکە لێرە لە گۆڕستانی گەورەی سرێشمە بە خاک دەست پێدرێت.
بە ئامادەبوونی چین و توێژە جیاوازەکانی ئەم دەبەرە لێرە مەڕاستیم ماڵئاوای بۆ دەکرێت. مەراسیمی بە خاکسپاردنی ئازاد زەینەڵە کە بە ئازاد سرێشمەیی و نووسەر و کادرێکی پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان کاک کەنعان ئامۆزای ئازاد سرێشمەی و لەگەڵ کاک کەنعان نەخۆشکەوتنیە و چۆن بوو سەرێکدا وەک کەس و کاریە وەکو ئامۆزای و چی لە مامۆستا فێر پێشەکی بە ناوی خانەوەدەکەمان بە خێراتتان دەکەین بە خێربێن سەر چاوە. مامۆستا ئازاد ماوەی چەند ساڵێکە تووشی نەخۆشی شێرپەرزە بوو هەموو هەوڵێکیشی لەگەردرا واروها سەرکردایەتی پارتیمان مەکتەبی جەنابی کاک نێچیروان بارزانی مەکتەبی سەرۆک هەموو هاوکاریەکیان کرد بۆ ئەوەی لەو نەخۆشیە ڕزگاری بێ بەڵام چی بکەین قەدەری خوا بەو شێوەیە ئەو نەخۆشیەکی کوشندەیە. مامۆستا ئازاد کەلێنێکی گەورەی لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی هەروها لە بواری نووسین و دەستی نووسینیشی هەبوو لەبەر ئەوەی مامۆستا ئازاد نووسینی کتێب و دوو کتێبیشی لە دوای خۆی بەجێهێشت وەروها دەستی شعری هەبوو کەلێنێکی گەورە بوو زۆر بەداخەوە قەدەریش ئەو هەیە ئینسان ڕۆژێک دەبێت لەدایک ببێ و ڕۆژێکیش دەبێت بمرین. لە کۆتاییدا داوا لە خوای گەورە و مێرەبان دەکەین مردوو کاک ئازاد بە بەهەشتی بەرین شاد بوێ و هەروەها سەبوریش بە ئێمەی کەس و کار و خەڵکی سرێشمە بدات ئینشاءالله. زۆر بەخێر بێن سەرچاو. بە خۆتان خۆشبین دووبارە. کاک کەنعان سرێشمەی ئامۆزای ئازاد سرێشمەی بوو کە ئەمڕۆ لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر بە هۆی نەخۆشی شێرپەنجە وە گوتم چەندین ساڵە بەدەستم نەخۆشیەوە دەناڵێنێت بەس بە گوتەی کەسوکاری ئازاد سرێشمەی چۆکی دانەدا و هەر دەویست ڕوبەڕووی ئەم نەخۆشە بێتەوە بەڵام ئیتر قەدەری خواوا بوو ئەمڕۆ کۆچی دوای کردو وە گوتم بە ئامادەبوونی خەڵکێکی زۆر لێرە مەراسیمی ماڵئاوای بۆ دەکرێت. هەڵبەتە مامۆستا ئازاد سرێشمەی و نووسەر و شاعیر یەکێک لەو نووسەرانە بوو کە هەمیشە نووسینەکانی دەبۆجێی سەرنجلای خوێنەران. هاوکار یەکێک لەو نووسەرانەش بوو کە هەمیشە لە ڕۆژنامەی زاری کرمانجی وتاری هەفتانە و دوو هەفتە جارێک وتاری مامۆستا ئازاد لە ڕۆژنامەی زاری کرمانجی بڵاوە کراوە. مامۆستا ئازاد بە بیربینەران دێنمەوە کە لە 5 ساڵی 1966 لەدایک بووە 4 ساڵ دەبێت تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. ئەمڕۆ لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر کۆچی دوای کرد و ئێستاش مەراسیمی بە خاکسپاردنی بۆ دەکرێت. پرۆفایلی مامۆستا ئازاد ئەبوبەکر زەینەڵ کە ناسراو بە ئازاد سرێشمەی لە 5/66 لە دایک بووە. دانیشتووی قەزای خەلیفانە و خێزاندارە خواندوو کوڕ و 5 کچە. برازای فەقی عەوڵا هاوڵی بارزانی نەمر بۆ کۆماری کوردستان لە تەمەنی لاوێت و پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان دەکات کارگێڕی پێشووی لە قیدەی پارتی و ئەندامی خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. بەرهەمەکانی ئەم نووسەرە ئەم پیاوە سیاسی و کۆمەڵایەتیە بەرهەمەکانی بریتی بوون لە دوو کتێبی کە ڕۆژە دژوارەکان و ئەمە جگە لە نووسینی دەیان وتار بۆ گۆڤار و ڕۆژنامەکان کە ئەمە بەشێک بوو لە پرۆفایلی مامۆستا ئازاد. ئەگەنا
بە دوای سەرچاو زانیاریتر بگەڕێ بێگومان پرۆفایلی مامۆستا ئازاد زۆر لەوە دەوڵەماندترە. مامۆستا ئازاد لە ساڵی 2020 بە دیاریکراوی لە سەردەمی کۆڕۆنا لەو کاتە بەدواوە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە، چەندین جار ڕەوانەی دەرەوەی وڵات کراوە، بەڵام ئیتر قەدەری خواوا بووە کە سوکارەکەی وتیان ئەمڕۆ لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر کۆچی دوای کرد. لێرەش بە ئامادەبوونی بەرپرسانی کۆمەڵایەتی حزبی سیاسی و خەڵکێکی زۆری هەم سرێشمە هەم دەوروبەری سرێشمە و تەواوی ئیدارەی سەربەخۆزیەکان لە شارەکانی هەرێمی کوردستانیش بگرە، خەڵک لێرە دەبینرێ بۆ مەبەستی ئەوەی کە ماڵ ئاوای لەم کەسایەتیە بکەن. ئەمەش دەرخەری ئەوەیە کە مامۆستا ئازاد سرێشمەیی پیاوێکی کۆمەڵایەتی و سیاسی بووە لە سەرانسەری هەرێمی کوردستان و بگرە دەرەوەی وڵاتیش هاوڕێ و دۆستی هەبووە. ئەوەش دەرخەری ئەوەیە کە مامۆستا ئازاد وە گوتم پیاوێکی کۆمەڵایەتی بووە. دیارە مامۆستا ئازاد لە شارەدەی سرێشمە لەدایک بووە و یەکێک بووە لە نووسەرە دیارەکانی ئەم دەڤەرە، لە خولی یەکەمی پەرلەمانی عێراقی شکاندید بوو بە ڕێژەیەکی بەرچاو، دەنگێکی زۆری هینا لە سەردەمی دوای کۆڕۆنا بە دوا لە 2020 بۆ 21 تووشی ئەم نەخۆشیە بۆ نەخۆشی شێرپەنجە ئیتر بەرنەدا و تا ئەمڕۆ گیانی لێستاندەوە لە یەکێک لەو نەخۆشخانانی شاری هەولێر کۆچی دوای کرد و کەمێک پێش ئێستا لە ئێستا دەتەرمەکەی بە خاک سپێرداوە و هێنانە خەلیفان، ماڵی لە خەلیفانە لەوێ بۆ دوجار بردیانەوە نێوخانوەکە لەوێ لەلایەن هاوسەر وە کچ و خوشک و کە سوارەکەی ماڵ ئاوای لێکراو. لە ئێستاشدا خەڵکێکی زۆر لەسەر گۆڕستانی سرێشمێ بۆ ئەوەی کە بە خاچی بسپێرن. ئازاد سرێشمەی هەمیشە لە وتارەکانی جەختی لەسەر کوردایەتی دەکردەوە کە یەکێک لەو نووسەرانە بوو هەمیشە ڕۆلی بەرچاوی هەبوو لە بزاوی کورد، هەمیشە جگەلەوەی کە هەمیشە لەسەر بابەتی هەستی نەتەوایەتی وتاری هەبوو، یەکێک لە نووسەرە ڕەخنەگرەکانی ئەم ناوچێش بوو هەمیشە کە وە گوتم دەبووەجێی سەرنجی خوێنەران. بەمردنی مامۆستا ئازاد کەڵێنێکی کۆمەڵایەتی سیاسی لەم دەڤەرە دروست بووە کە ئەمڕۆ لە 21 دووی 2025 کۆچی دوای کرد بۆ هەمیشە ماڵ ئەوەی لە کە سوکارەکەی دەکات. کاک حاجی یەکێک لە دۆستە نزیکەکانی ئازاد سرێشمەی بووە. کاک حاجی ئەگەر بێی تێرە تۆ یەکێک لە دۆستە نزیکەکانی ئەو بووی، ئەمڕۆژ کۆچی دوایی کردووە. لەم هەموو ساڵی تەمەنت ئەم پرسیارەشم لە کاک کەنعان و لە کاک فەرسەد کرد، چی لە مامۆستا ئازادەوە فێر بوون؟ دەبینین ئەمڕۆ خەڵکێکی زۆر بە مەبەستی ماڵئاوایی هاتووە ماڵئاوایی لێ بکە لێرە لە هەموو کوردستان خەڵک پەرۆشە بۆ گیان لە دەستدانی. مامۆستا ئازاد مامۆستام بوو، برام بوو، کەسم بوو، هەموو شتم بوو. ئەوەی فێر بووم لە مامۆستا ئازاد فێر بوو. ئەوە دەبینی حەشرامەتێک لە مامۆستای دەجێدرێ. مامۆستا من لە منداریەوە بە مناڵی تەمەنی 6 ساڵیم هەموو ژیان مەگەر مامۆستا بووە، تەنیا ئەوە ئەمە لێک جودا کردەوە، تەنیا ئەسیری 9 ساڵ ئەوە سیر بوو، من بە تەنیا مامەوە لە ئیران 9 ساڵ ئەسیر بوو. ئەو کات 9 ساڵ من وە لێک جیاز بوو، ئەگانە هەموو ژیانی من و هەموو سەفرە و خۆشی ژیانی مە هەمووی پێکەوە بووە. کاتێک کە نەخۆش بوو 4 بۆ 5 ساڵ دەچێ دەگوترێ وریەکی زۆر زۆر بەرزی هەبوو لەم نەخۆشی، لە ڕووی وەرەوە لەو پەڕی بەورە بوو. هیچ کەسێکم نەدی وەچی مامۆستا ئازاد بەورە. حتا ئاخر دوێنێ دەوری سعات 5 لای دانیشتم، هیچ سۆچ و ئەوەی نەما بوو، دنیاوە بوو خوارم خۆی پێ بکە. ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. جێومەکانی باش ئینشاءالله. زۆر سپاس. کاک حاجی یەکێک لە هاوڕێ نزیکانی ئازاد سرێشمەی بەپەرۆشەوە کە لەم تەمەنێکی زۆر زۆر بچووکەوە بووە پێکەوە بووینە تا دوێنێ ئێوارەش لای ئەو بووە کە دوێنێ چەند ڕۆژێک دەبێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکێکی زۆر
وێنەی مامۆستا ئازادیان بڵاو دەکردەوە کە دوعای خێری بۆ بکەن لەبەرەوەی دۆخی تەندروستی یەکجار ناجێگیر بووی ئەو هاوڕێ گیانی بە گیانەی کە لە تەمەنێکی بچووکەوە لەگەڵ ئەو بووە تەنها وەک خۆی گوتی 9 ساڵ ئەوان لێکدابڕانەوەش بەهۆی ئەوەی ئەسیر بوون لە شەڕ نێوان هەر ساڵی عێراقیێران دیارە نەیدۆستەوە بەڵام تا دوا ساتەکانی ماڵ ئاوایکردن کە ئەمڕۆ بووە ئەم هاوڕێە هاوڕێکەی خۆی بەجێنێشتەوە. تاکە وەسیەتی مامۆستا ئازاد ئەوە بووە کە بەر لەوەی بە خاکی بسپێرن کە بە خاک سپێرە بە ئاڵایەکی کوردستان و گۆڕەکەی بە ئاڵای کوردستانەوە داپۆشن. ئێستاش وەسیەتەکەی هاتوۆتە دی لێرە یەکێک لە کەسەکان لە خزمەنجەکانی ئەو ئاڵای کوردستانی پێە لە کاتی ئەوی کە ئەم قۆڵە بەسەر گۆڕەکەی دائەکرێتەوە و گۆڕەکەی دەپەسرێ ئاڵای کوردستان دەخرێتە سەر گۆڕی مامۆستا ئازاد وە گوتم مامۆستا ئازاد نووسەرێکی ئەم دەڤەرە بووە هەمیشە هەستی کوردایەتی لە نووسینەکانی بەدی ئەکرا بەڵام لەم تەمەنە کە دەکاتە 6 ساڵ بۆ 59 ساڵ ئەمڕۆ کۆچی دوای کرد لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری هەولێر. ئەمڕۆژ خەڵکێکی زۆر بە پەرۆشەوە بۆ ماڵ ئاوای لەسەر گۆڕستانی گەورەی سرێشمەند کە یەکێک لەو گۆڕستانە گەورانەیە زۆربەی خەڵکی یاخود دانیشتوانانی سرێشمە دەهێنرێتەوە ئەم گۆڕستانە. بۆ ئەو کەسانەی کە دەپرسن کە پرسەی مامۆستا ئازاد لە سرێشمە دەوێت یاخود لە خەلیفان دەمەوێت ئەوە بە بینەر و بیسەری زاری کرمانجی بڵێم کە پرسەی مامۆستا ئازاد سبەینێ لە ڕۆژی شەممە لە هۆڵی بۆنەکانی حوسێن کەریم دێوانە لەوێ دائەندرێت یەکەم ڕۆژی پرسەکەیەتی. ئەمە بوو کۆی ئەو دیمەنانە کە سات بە خاکسپاردنی ئازاد سرێشمەی کەسای دیاری ئەم دەڤەرە وە گوتم وەسیەتی مامۆستا ئازاد ئەوە بوو ئاڵای کوردستان بخرێتە سەر گۆڕی لە ئێستادا ئەوەی دەبینن هاوڵاتیەکی ئەم دەڤەرە ئاڵای کوردستانی پێ بۆ ئەوەی لەسەر گۆڕەکەی دابنێت. دیارە بکە مامۆستای ئاینی ئێستا تەڵقینی مامۆستا ئازاد سرێشمەیە دەکە ئەمڕۆ وە گوتم لە تەمەن 59 ساڵیدا کۆچی دوای کرد. تاکە وەسیەتی ئازاد سرێشمەی ئەوە بووە کە ئاڵای کوردستان لە کاتی مردنی بخرێتە سەرگۆڕی. ئێستا ئاڵای کوردستان دەخرێتە سەرگۆڕ و مامۆستای ئاینی تەڵقینیدا ئەگەر هاوکارم بن بۆ ئەوەی کە كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة. يا عبد الله بنعمة الله خرجت من الدنيا الدنية ووصلت إلى دار العقبى الأبدية. اذكر العهد الذي خرجت عليه من الدنيا وهو شهادة أن لا إله إلا الله وأشهد أن سيدنا محمدا صلى الله عليه وسلم عبده ورسوله. يا عبد الله اعلم أنه الآن يأتيك ملكان كريمان هما من ملائكة الرحمن لا تخف منهما ولا تحزن
يسألانك من ربك ومن نبيك وما دينك وما كتابك ومن إخوانك ومن أخواتك، فجاوبهما بجواب صريح: الله ربي الله ربي الله ربي، ومحمد صلى الله عليه وسلم نبيي، والقرآن إمامي، والكعبة قبلتي، والمؤمنون والمؤمنات إخواني وأخواتي. واعلموا أيها الحاضرون أن الموت حق، والبحث حق، والصراط حق، والجنة حق، والنار حق. لبر أو سرماية أو بفر باران درێژی كينو لە کۆتایی لە خوای گەورەپارن. یا ربی خوایە لە گوناهی ئەو مردووە خۆش بی، یا ربی خوایە لە گوناهەکانی خۆش بی، یا ربی خوایە ئەو قەبرەی بکێ مێرگێک لە مێرگەکانی بەهەشت، یا ربی خوایە سێبووری کە سوکاریشی بدەی، یا ربی خوایە ئاخیری کەلیمان لەو دنیا لا إله إلا الله محمد رسول الله بێ، یا ربی خوای ئیمانی هەموو لایەکمان سەلامت بکەی، یا ربی خوایە لە گوناهی هەموو لایەکمان خۆش بی. إلى روح سيدنا محمد صلى الله عليه وسلم وآله وأصحابه، خصوصا منهم إلى روح المرحوم المغفور، هدية الفاتحة مع الصلوات.